دووهەم هاتنەوەی مەسیح هەرچەندە یارمەتی باوەڕداران بدەین بۆ گەشەکردن لە باوەڕ و هیوا و خۆشویستن ئەوەندە ئامادە دەبین بۆ دووهەم هاتنەوەی مەسیح. پۆلیسی نێردراو بە خەڵکی سالۆنێکی دەنووسێت دوای ئەوەی تیمۆساوس راپۆرتی بۆ هێنا دەربارەی گەشەکردنی ڕۆحیان. پۆلیسی نێردراو سپاسی خودای کرد بۆ ئەو شتە بۆ پێگەیشتنی ڕۆحیان، هەرچەندە پرساریان بوو دەربارەی دووەم هاتنەوەی مەسیح، یانەوەی کە چی بەسەر خۆشەویستانیان دێن ئەوانەی کە لە پێش هاتنەوەی مەسیحدا دەمرن. سێ بەهای زۆر گرنگیان هەبوو. لە یەکەم نامەی پۆلیس نێردراو بۆ خەڵکی سالۆنێکی دەربارەیان دەخوێنینەوە لە بەشی 1 ئاەتی 2 ئاوها دەست پێ دەکات کە پۆلیس نامەکانی بەردەوام هەمیشە بەوە دەست پێ دەکات و دەڵێت هەموو کات لە پێناوی هەر یەکێکتاندا سوپاسی خوددا دەکەین و بێبڕانەوە لە نوێژەکانماندا یادتان دەکەین. بەردەوام لە بەردەم خودای باوکماندا ئەو کارانەتان بەبیر دەهێنینەوە کە بەرهەمی پاڕان باوەڕتانە، هەروەها ئەو ڕەنجانەی کە لە خۆشەویستیەوە کێشاوتانە، ئەو دیان بە خۆداگرتنانەتان کە سەرچاوی دەگرێت لە هیواتان بە ئیسای مەسیحی خاوەنشکۆ. پۆلیسی نێردراو زۆر دڵشاد بوو بە پێشکەوتنە ڕۆحیەکەی لەو سێ ناوچەکە باوەڕ و هیوا و خۆشەویستی بوو. بەڵام لە کۆتایی ئەم نامەیە باسی دووهەم هاتنەوەی ئیسای مەسیح بۆ سەر زەوی دەکات. دەبینین دەگەڕێتەوە بۆ ئەو سێ بنەمایە: باوەڕ و هیوا و خۆشەویستی. با لە یەکەم سالۆنێکی بەشی 5 ئاەتی 1 تا 3 بخوێنینەوە کە هەمووشانە دەڵێت: خوشکان، برایان، سەبارەت بە کات و بەروار پێویستە ئەمەتان بۆ بنووسین. بە واتایەکی دیکە پێیان دەڵێت ئێوە بابەتی کات و بەروار دەزانن، هەرچەندە پرسیارەکەتان هەیە دەربارەی ئەوەی کە مردوانی پێش دووەم هاتنەوەی مەسیحی جیهان چیان بەسەر بێت. بەڵام هێشتا تێگەیشتنی باشتان هەیە دەربارەی کات و بەڕوارەکان، چونکە کاتێکی زۆرمان بەسەر برد لە باسکردنی ئەم شتان. تیمۆساوسیش گوتی کە تێگەیشتنێکی باشتان هەیە، بەڵام پۆلیسی نێردراو گوتی کە شتێکی دیکە هەیە کە دەیەوێت پێتانی بڵێت دەربارەی پەیامی هاتنەوەی مەسیح دەڵێ، چونکە خۆتان باش دەزانن هاتنی ڕۆژی یەزدان وەک هاتنی دز وایە لە شەودا. کە وشەی ڕۆژ دەبینن باسی ڕۆژی ئێمە ناکات کە 24 کات ژمێرە، بەڵکە باسی خاڵی دەستپێکەکات. ئەو جەخت و بەراورد دەکات لە نێوان ڕۆژی نعمەت کە پێش 2000 ساڵ لەوە پێش ڕوویدا و هەمزەمان نێوان هاتنی ئیسای مەسیح کە دەبێتە خاڵی دەستپێک. بەڵام تا ماوەیەک بەردەوام دەبێت کاتی سزادانەکە کە ئیسای مەسیح دووبارە دێتەوە سەر زەوی. بەردەوام دەبێت و دەڵێت کاتێک خەڵکی دەڵێن ئاشتی و ئاسایش جێبەجێ دەبێ، دەست بەجێ مردن دێتە سەریان، وەک ژنی سەکپڕ لە ناوەختدا دێت و ناشتوانن دەرباز بن. پێتان دەڵێت کە لە مەسیحدا هیواتان ببێ. بەردەوام دەبێت لە ڕوونکردنەوەی ئەم خاڵە لە ئاەتی 4 و 5 و دەڵێ: بەڵام ئێوە خوشکان، برایان، لە تاریکی دانین تاکو ئەو ڕۆژە وەک دز لە ناکاو بێنە سەرتان. لەم بەشەدا پۆلیسی نێردراو شەو و ڕۆژ بەکاردەهێنێت کە باسی ڕۆژانی یەزدان دەکات، چونکە هەمووتان ڕۆڵەی ڕووناکی و ڕۆژ، ڕۆڵەی شەو یان تاریکی نین. بە ئاسانی پێیان دەڵێت کە ئێوە ئەو ڕاستی ئاشکرای ئیسای مەسیح دەزانن، ئێوە لە تاریکیدا ناژین وەکو بتپەرستەکان. بەردەوام دەبێت و دەڵێ: بەڵام ئێوە خوشکان، برایان، لە تاریکی دانین تاکو ئەو ڕۆژە وەک دز لە ناکاو بێنە سەرتان، چونکە هەمووتان ڕۆڵەی ڕووناکی و ڕۆژن، ڕۆڵەی شەو یان تاریکی نین. پێیان دەڵێت کە پێویستیان بەوەیە دڵنیا بن لەم ڕاستیە، چونکە ڕۆژی یەزدان دەزانن، یان لەم ڕاستی ڕۆژی یەزدان بێ ئاگانین. بەردەوام دەبێت و پێیان دەڵێت کە ئەم شتە دەزانن و ڕۆڵەی ڕووناکی نەک ڕۆڵەی تاریکی، کەواتە ئێمە وەک خەڵکی دیکە ناخەوین. دیسان وشەی خەوتن بەکاردەهێنێت، کەواتە ئێمە وەک خەڵکی دیکە ناخەوین، بەڵکو با ئێشک بگرین و وریابین. بێگومان مەبەستی ئەوە نییە کە شەو نەخەوین و بە ئاگابین، بەڵام ئەو واتایە وەکو هێما بەکاردەهێنێت بۆ ئەوەی تێبگەین کە دەبێ هەمیشە بە ئاگا و چاوکراوە بین. بەڵام بۆچی؟ چونکە ئەوانەی دەخەون بە شەو دەخەون و ئەوانەی سەرخۆش دەبن بە شەو سەرخۆش دەبن. دووبارە لێرەش هێما بەکاردەهێنێت. دەوێت پێیان بڵێکە ئەو کەسەی لەژێر کاریگەری شەراب بێت ناتوانێت کۆنتترۆڵی خۆی بکات و هاوسنگ بێت. پێیان دەڵێکە ئەو وەسفە پەیڕە ناکرێتە سەر ئەوان، چونکە ڕۆڵەی ڕۆژن و پەنایان بۆ ئەو دۆزیوەتەوە. بەڵام ئێمەی ڕۆڵەی ڕۆژ باوریا بین و ڕێی باوەڕ و خۆشەویستی لەبەر بگرین. لەم بەرگەیەدا پۆلیسی نێردراو دەگەڕێتەوە سەر سێبەهاکەی کە پێشتر باسی کرد. هێمای چەکی خوددا بەکاردەهێنێت و دەڵێ باوریا بین و زرەی باوەڕ و خۆشەویستی لەبەر بکەین و هیوای ڕزگاری وەک کڵاوی ئاسن لەسەر بکەین. ئەوەی لێرەدا پۆلیس دەیڵێت بە ئاسانی ئەمەیە: لە سەرەتای نامەکە سوپاسی خودای کرد و باوەڕ و هیوا و خۆشەویستیان، بەڵام دەیەوێت دیسان هانیان بدات کە ژیانیان بۆ مەسیحە، کە بەردەوام بن لە ژیانی باوەڕ و هیوا و خۆشویستن. ئەو بەهایانە پێویستە بە بەردەوامی گەشەیان پێ بدەین تا دووەم هاتنەوەی مەسیح بۆ سەر زەوی. دوای ئەوە ئەو هیوا پیرۆزیان بۆ دووپات دەکاتەوە کە هەیانە.
لە 9 تا 11دا پێیان دەڵێت چونکە خوددا ئێمەی بۆ تووڕەیی دەستنیشان نەکردووە بەڵکو بۆ بەدەستێنانی ڕزگاری لە ڕێگای عیسای مەسیحی خاوەنشکۆمانەوە ئەوەی لە پێناوی ئێمەدامرد تاکو ئەگەر بە خەبەر بین یاخود نیست و لەگەڵ ئەودا بن لەبەر ئەوە یەکتری هاان بدەن و یەکتری بنیاد بنێن وەکو هیشە دەیکەن ئەوەی لێرەدا دەیڵێت دەوەیەکە کاتێک ڕۆژی یەزدان دێت ڕۆژی نیعمەت تەواو دەبێت ئەو سایتر کاتی سزادانە ئەوە خوێنێکی گەورە و تاکە بۆ ئەوەی لێی تێبگەین پێویستە تەواوی سیپارەی ئاشکرابوون بخوێنینەوە چونکە باسی زۆرش دەکات لەوەی پۆلیس باسی دەکات دەربارەی ڕۆژی سزادان کاتێک مەسیح دێتەوە بۆ ئەوەی سزای زەوی بدات دەگەڕێتەوە بەڵام ئەو وشانە بۆ دڵنیابوونەوەیانە دەربارەی ئەوە هیوایە کە لە ئیسای مەسیحدا هەیەە با دووبارەم بڕگەی بخوێنینەوە چونکە خوددا ئێمەی بۆ تووڕەیی دەستنیشان نەکردووە بەڵکو بۆ بەدەستێنانی ڕزگاری کە لە ڕێگای ئیسای مەسیحی خاوەنشکۆمانەوە فراهم دەکرێت ئەوەی کە لە پێناوی ئێمەدا مرد تاکو ئەگەر بە خەبەر بین یاخود نووست و لەگەڵ ئەو بژین هەبەر ئەوەی یەکتری هاان بدەین و یەکتری بنیاد بنین وەکو چۆن دەیکەین کە ڕستەیەک وەک ئەمە دەخوێنیتەوە حەز دەکەیت بڵێت ئامین سپاس بۆ تۆ خوددایە بۆ ئەو هیوایەی کە تۆ بە ئێمەت بەخشیوە پرسیاری تێڕامان و پەیڕەوکردنمان بۆ ئەم بەشەش بریتە لەوەکە ئێمەی باوەڕداران بە چ شێوەیەک بتوانین یەکتری هاان بدەین و بنیاد بنین وەکو ئامادە باشی بۆ دووەم هاتنەوەی مەسیح با یەکەم جار بزانین پەرتووکی پیرۆز دەربارەی ئەم دۆزە چی دەڵێ لە نامەی عیبرانیەکان بەشیدا ئایەت 24 و 25 دەخوێنینەوە کە دەڵێت هەروەها با ئاگاداری یەکتری بین بۆ هاندان لەسەر خۆشەویستی و کاری چاکە باواز لە کۆبوونەوەکانمان نەهێنین وەک هەندێک کە لەسەری ڕاهاتوون بەڵکو یەکتری هاان بدەین بە تایبەتی کە دەبینین ڕۆژی هاتنەوەی مەسیح نزیک دەبێتەوە لێرەدا باسی چ ڕۆژێک دەکات باسی ڕۆژی یەزدان دەکات ئەو ڕۆژای کە ئیسای مەسیح خاوەنشکۆ دەگەڕێتەوە بۆ سەر زەوی ڕۆژی سزادان دەست پێ دەکات پرسیار و تێڕامان و پەیڕەوکردن لێرەدا ئەمەیە ئێمەی باوەڕداران بە چ شێوەیەک توانین یەکتری هاان بدەین و بنیاد بنین وەکو ئامادە باشی بۆ دووەم هاتنی مەسیح بابەتی ئامادە باشی بۆ دووەم هاتنی مەسیح واتایەکی گەورەتری هەیە ئەوەی ئەمڕۆ تیایدا دەژی لەم جیهانە لەژێر چەوسانەوە بەهۆی باوەڕتانە ڕەنگە زەحمەت بێت بزانین خەڵکی سالۆنیکی بە چ دۆخێکتا تێپەڕبوونە لەو کاتەدا چونکە چەوسێنرا بوونەوە ئەزمموی تنگانەی زۆریان هەبوو لە ژیانیان بەڵام ئەگەر لە دۆخێک بیت کە نەزانیت ئایا دەژیت یا دەمریت بیر دەکەیتەوە کە چەند ناوازەیە ئەگەر ئێستا ئەیسا بێتەوە لەگەڵ خۆی بتبات بۆ ماڵی ئاسمانیەکەی وەلەو دۆخەیە فریاد بکەوێت بەڵام ئەوەی لە ئێمە لە کەشێکی ئارام و ئاسوودەدا بژین ئاسان دەبێت کە بیر لە هاتنەوەی مەسیح نەکەینەوە وا دەژین کە ئەو نایەتەوە ئەو بەشێکە لەو تەحەدایە کە ئێمە باوەڕدار تیایداین لەو کۆمەلگایانەداین کە تیایدا دەژین بەڵام پێویستمان بەوەیەکە دووبارە بە بیری خۆمانی بهێنینەوە کە ئیسا دێتەوە پێویستە ئێمە لە ئامادە پێشی دابین پێویستە هەمیشە خواستی خدای باوک پەیڕەو بکەین یەکتری هاان بدەین کە بۆ ئیسا دەژین کات و بەرهەم و ئەو گەنجینانە کە خوددا پەیداوین هەمووی بەکار بهێنین بۆ ئەوەی خزمەتی مەسیح بکەین بۆ ئەوەی ئەو کردارانە بە ئەنجام بگەینین کە باوکی ئاسمانیمان ئێمای بۆ بەدیهێناوە تا ئەنجام ببن ئەوەی لێرەدا پۆلیسی نێردراو لە یەکەم نامەکە بۆ تاالونێکی فێرمان دەکات شتێکی زۆر کردەیە پێویستە هەمیشە هاندراو بین بە نیعمەت و ڕاستی خوددا بێ ئاگا نەبین بەڵکو هەمیشە ئاگابوونێکی ڕاستەقینەمان هەبێت کە لەوانەیە ئیسای مەسیح لە هەر ساتێک بێتەوە و لەم زەویە بمان بات و دواتر سزای زەوی بدات با بنەماکە بەبیری خۆمان بهێنینەوە کە بە گوێرەی ئەوە بژین هەرچەندە یارمەتی باوەڕداران بدەین بۆ گەشەکردن لە باوەڕ و هیوا و خۆشەویستی ئەوەندە ئامادە بن بۆ دووەم هاتنەوەی مەسیح